گۆرانش بەتەرفی خۆمە بۆ گەنجانی تاوگۆزی ماشەڵڵا بۆ تاوگۆزی و تاوگۆزیەکان های بژی مامۆستاگیان بژی باوکاری ڤیدۆ گوڵزار چاومانە ڤیدۆ گوڵزار گۆرانگیان برای خۆشەویست ماشەڵڵا بۆ چاوەکانی سێ حەسەن و سەردارا بژی ماشەڵڵا شاغانی سيخوت ما شاء الله بشي بتابت صلاة وفنجي زيارين وما مساجع بشي ما شاء الله كرابون ناقريتوا دلي عاشق بينا حسيتوا بيماني راسي بتما استوى دلي ما شقاوة وبدا استوى دلي ما شقاوة وبدا استوى جان ما شاء الله بجي صلاة وبو فنجي زيارين ما مسامة مجبا خو فقط خو بو شاغاني وسيد خصاو بجي ما شاء الله صلاة وبو تاو بوزيكان بجي شان مرانيا والوارا قلب يلانيا شاوي قرياني بدوني تويا شاوي قرياني بدوني تويا جيان للايمي جننا مويا جيان للايمي جننا مويا يا دل چایخانی بنانی بمو تای شارزو سلاو و شارزو یکم بجی ماشاءالله با چاهان یکمی چایخانه ماشاءالله شامان ویدو گلزار ماشاءالله بجی فقط خو ویدو گلزار هر خو پیشان کی شاغانی حمیسی برای ماشاءالله بجی سرچاوی خیام عربی خما دوری لبالاتو لکما تما خزانی خما بيميني ياري لك ما تما بيميني ياري لك ما تما شامانا فرمانده کاروانی محمود سنگاوی سلام فرمانده کاروان بجی ماشاءالله شامانا فرماندەکەی جاف
کاروانی مەحموستەقاوی ماشەڵا بۆ فەرمانە کاروان بژی کاروانی بابا عزیز دوری من چون نبکە سەرماز دڵ کەسی نایە بە تەنیا تۆیە دڵ کەسی نایە بە تەنیا تۆیە دڵم دەمێنی خەمی زەمانەی بەوخوایە پێدەناسێنی یانەگانە تۆ تاکەیەوە دڵم دەمێنی خەمی زەمانەی بەوخوایە پێدەناسێنی دەتوەڕێنی بۆ بەم شێوەیە دڵداژێ ئای 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 چاوانە لە دەنگ کاکەکەمانەوە و هێزی حەوسڵ و چوارەی تارگرێزەی ماشەڵا بژی خۆشەویستی تۆ بەدەست من نییە بۆ لە حەنامێ تۆمەی نییە چرای ماڵەکە بۆ شەقی نییە لە کامەواری سۆراغی نییە لە کامەواری سۆراغی نییە پێشکەشتان